بۆ ئەو خۆشەویستانەی کە پلەیەری پەبجی مۆبایلن و ئارەزویان لە یاریەکە هەیە، ئەوە ئەمڕۆ کەناڵی یەکێک لە پلەیەرە کوردەکانم بۆ هێناون. هەروەها خەڵاتی کارتی ئینتەرنێتی داناوە بۆ بینەرەکانی. ئەگەر بتوانین کەناڵەکەی بگەێنین بە 20,000 سەبسکرایب، ئەو کا تیر و پشک ئەنجام دەدات. بۆ ئەوەی ئاگاداری تیر و پشکەکە ببن، ئەوە سەبسکرایبی کەناڵەکەی بکەن و ئاگاداری بڵاوکراوەکانیشی ببن. وە کەناڵەکەی ئەم بڕێزش ڤیدیۆ گەیم پڵەیەکانی خۆی تێدا بڵاو دەکاتەوە. و هەروەها توانایەکی باشی هەیە لە یاریکردندا. ئێمەش پێکەوە سەبسکرایبی کەناڵەکەی دەکەین و پشتگیری دەکەین تا زیاتر پەرە بەکارەکەی بدات و کەناڵێکی سەرکەوتووی لێ دەربچێت. داواکارین ئێوەش پشتگیری لە کەناڵەکەی بکەن و زیاتر هانی ئەم برا بەڕێزە بدەن کە بەردەوام بێت لەسەر کارەکەی. لینکی کەناڵەکەیم لە دیسکریپشنی ئەم ڤیدیۆیە داناوە. هیوادارم پشتگیری خۆتانی بۆ دەرببڕن. سڵاوتان لێبێ هەوڕێن، خۆشحاڵم کە دووبارە لە ڤیدیۆیەکی نوێدا گەڕامەوە لای ئێوەی ئازیز و خۆشەویست. بۆ دروستبوونی ئاژەڵێکی دووڕەک پێویستی بە یەکگرتنی دوو ئاژەڵ هەیە لە جۆری جیاواز، بەڵام لە ئەنجامدا هەمان ڕەگەز و ئاژەڵە دروستبووەکە دووڕەک ئەبێت. ئەمە زۆر کات لە سروشدا ڕوونادات و بە زۆری لە ئاژەڵە دووڕەگەکان نەزۆک ئەبن. بەڵام لەم لیستەدا دەل و ئاژەڵانەتان نیشان دەدەین کە خاوەنی جەستەیەکی دووڕەگن کە لەو باوڕەدان بەبینینیان سەرسام دەبن. بەڵام سەرەتا وەکو چاکەیەک بۆ ماندووبوونمان نەک فرمانێک پشتگیریمان بکەن بەڵایکردنی ڤیدیۆکە. و لە بیرشتان نچێت ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی من ببینن، ئەوە هەر ئێستا سەبسکرایبی کەناڵەکەم کەن و زەنگۆڵی دەنیشتی سەبسکرایبەکەش چالاک بکەن. و ئێستاش با دەست بە ڤیدیۆکەمان بکەین. لێگەر لەوانەیە ئەمە بەناو بانگترین ئاژەڵی دووڕەک بێت لە جیهاندا. ئەم پشیلەیە زۆر ترسناکە و لە ئەنجامی یەکگرتنی نێوان شێر و پڵنگی مێینەدا ئەم زەبەلاحە ناسراوە دروست بووە و بە ناوی لێگەر ناسراوە. لێگەر تەنها لە قەفەسەکاندا ئەدۆزرێتەوە و لێگەر بۆ یەکەم جار لە هیندستان لەدایک بووە، ئەویش لە پێش هاتنی بەریتانیەکان کە دوو دانە لە بێچووی لێگەڕیان بەخشی بە شاژن ڤیکتۆریا. لەوانەیە درێژیەکەی بگاتە نزیکەی 3 مەتر و هەروەها کێشی بگاتە 362 کیلۆگرام و گەورەترین لێگەر لە جیهاندا کێشی 408 کیلۆگرامە. تایگۆن لە ئەنجامی یەکگرتنی پڵنگ و شێری مێینە دروست بووە. ئەم پشیلە گەورەیە لەوانەیە بگاتە 181 کیلۆگرام. ماسوولکە و فەرۆکەی بە پێچەوانەی لێگەرە. تایگۆن 3 مۆچەی شێری مێینەیە کە کۆنتڕۆڵی گەشەی ئەکات و گەورە ئەبێت تا ئەگاتە قەبارەی باوانی کە هێشتا سەرنجڕاکێشە کەمی قەبارەکەی بەراورد بە تایگۆن بە دڕندەی و فێڵبازی قەرەبوو دەکاتەوە. پڵنگ بە بەهێزترین لە هەردووکیاندا ئەنرێ، ئەویش لەگەڵ هێزی گازگرتنێکی گەورەتر و زیرەکێکی زیاتر لەگەڵ هێزدا. یەک دانە لە سڕنوکە گەورەکانی ئەکرێ بڕبڕەیەک تێک بشکێنێ. تایگۆن زۆر کات کۆمەڵک لە پەڵە و هێڵی هەیە، بە جۆرێک دەردەکەوێ وەک ئەوەی پڵنگی ئاڵتونی بێت. تایگۆن بەڕاستی ئاژەڵێکی جوانە، ئەویش بە شێوەیەکی باوەڕ پێنەکرا و دەگمەنە بە بەراورد بە لێگەر کە ئەتوانێت بە سەرکەوتووی زاوزێ بکات و بەداخەوە زۆرێک لە بێچووەکانی دەمرن. هێشتا هەندێک لە ڕاهێنەرە توندەکان هەوڵ دەدەن ئەم جۆرە ئاژەڵانە لە قەفەسدا بەرهەم بهێنن. پڵنگی شێر. پڵنگی شێر لە ئەنجامی یەکگرتنی نێوان پڵنگ و شێری مێینەیە. ئەم جۆرە ئاژەڵە شێوەیەکی سەرنجڕاکێشی هەیە. ئەفسانەش هەیە لەسەری کە دەڵێت ئەم جۆرە لە کینیاوە هێنراوە. وا دیارە پڵنگی شێری ئەفسانەیی خۆی دەگونجێنێ لەگەڵ ژیان لە زنجیرە چیا هەور بڕەکان. کۆکردنەوەی نێوان پڵنگی شێری و پڵنگ لە سیمادا هاوشێوەی پڵنگە. لە کاتێکدا زانایان نەیانتوانیوە دڵنیای بدەن لە بوونیان. چەندین زەوی بەکار نەهاتوو هەیە کە ئەتوانێت خۆی تێدا بشارێتەوە. شێری پڵنگی لە قەفەسدا نەخۆش و لاواز ئەبێت و زانایانی ئاژەڵ پێیان وایە کە پەروەردەکردنیان نامرۆڤانەیە، کە ئەمەش جێگای داخە چونکە شێری پڵنگی لەوانەیە جوانترین پشیلەی دووڕەگی گەورە بێت، ئەویش بە تەنها تەماشاکردنێک بۆ تێکەڵێک لە خاڵ و پەڵەی دڵڕفێن و جوان. کاما لە ڕاستیدا تاقیکردنەوەیەکی زانستی بەردەوامە. ئەم ئاژەڵە بچووکە قاسکەوانەیە تێکەڵەیەکە لە حوشتر و لاما. سنتەری دووبەی هەوڵی ئەوە دەدات کە ئاژەڵێک بەرهەم بهێنێ لەگەڵ بەرهەمهێنانی خوری کوالێتی بەرز کە قەبارە و هێزی حوشتری هەبێت. لە ئەنجامدا حوشتر و لامای تێکەڵ کرد لە ئەمریکای باشوور.
حشتر و لاما هەردووکیان ئامۆزان لە وەچەی دوور و هەردووکیان پێکەوە بەستراون لە تیرەی هاوبەشدا و ماوەی ملیۆنان ساڵە کە بە درێژایی ڕێگا کۆچی کردووە بۆ ئەمریکای باشوور لەبەر ئەوە تێکەڵکردنیان پێکەوە شتێکی سەخت نەبووە. واڵفین لە هەموو جیهاندا تەنها سوار واڵفین هەن و لە هاوای ئەژین. ئەمە لە کاتێکدایە کە دەکرێت واڵفینی تر هەبن لە ژێر ئاو خۆیان شارد بێتەوە. واڵفین زۆر ئاژەڵێکی زەبەلاحە، درێژیەکەی ئەگاتە 4 مەتر و کێشەکەی دەگاتە 181 کیلۆگرام و یەکەم واڵفین ناونرا بە کیکای ماڵۆ بەواتای لە دەریای هێمنەوە. لەو کاتەوە 3 بێچووەکەی هەبووە. ئەم دۆڵفینە ڕەشە جوانە لە نەهەنگی بکوژ ئەچێت، هەردووکیان بە هەمان شێوە لە خێزانی دۆلفینن، بەڵام لە کاتێکدا هەمووان ئەتوانن ئاشنابن بە خەندەکانی دۆلفین و نەهەنگی بکوژ زۆر دەگمەنە. ساڤانای پشیلە. پشیلەی ساڤانە تیرەیەکە بە شێوەیەکی فەرمی دانی پێدانراوە لە تیرەکانی پشیلەدا کە سیامی لەگەڵ پشیلەی سیرڤال کۆ دەکاتەوە. ئاژەڵی وشکانیە لە ئەفریقیاوە. پشیلەی ساڤانە هەندێک تایبەتبندی سەرنجڕاکێشی هەیە، نیوەی لە پشیلەی کێویە و نیوەکەی تری لە پشیلەی ساڤانایە. پشیلەی ساڤانە قەبارەکەی مامناوەندە کە 91 سانتیمەترە لە درێژیدا و 18 کیلۆگرامە لە کێشدا و لای هەمووان ئاژەڵێکی تایبەتە. گوێی نادیارە و زۆر بەتوانایە و چەندین نیشانەی سەرنجڕاکێشی هەیە. دزۆ یان یاکۆ مانگایەکی دووڕەگە کە لە ئەنجامی یەکگرتنی نێوان یاک لەگەڵ مانگای خۆماڵی دروست بووە کە زۆر لە مانگا و یاک گەورەترە و باوەڕ وایە کە بەرهەمی گۆشت و شیری زیاتر بێت. هەموو مێینەیەک لە دایکبووەکانی ئەم پرۆسەیە بێسوویان ئەبێت و ئەتوانێ مێینەیەکی تر بێنێتە دنیاوە لەگەڵ هەر کامێک بێت لە جۆرە ڕەسەنەکان و نێرینەکانیش نەزۆکن. ئەم ئاژەڵانە لە بنەڕەتدا لە ئالتیبێت و مەنگۆلیا لە دایک بوون، ئەویش وەک ئاژەڵێک بۆ کارکردن لەبەر ئەوەی زۆر بەهێزترە لە جۆرەکانی تری مانگا. ورچی گرۆلار هیچ شتێک ناتوانێت دەستی تێوەر بدات کە ئەمیش لە ئەنجامی یەکگرتنی نێوان ورچی جەمسەری و ورچی قاوەیی دروست بووە کە بەم زۆرە شێوەیەکی دڕندانەی هەیە، هەروەها بە درێژیەکی زۆر دەگمەنن و زۆربیان لە باخچی ئاژەڵاندا دەژین. ئەم ورچە بەڕادێکی زۆر هاوشێوەی دوولەت بوونا لە نێوان ورچی جەمسەری و ورچی بەڵک. لە ڕووی هەڵسو کەوتیشەوە زیاتر لە ورچی جەمسەری نزیکن وەک لە ورچی قاوەیی. جاگلیۆن تەنها دوودانە لەم ئاژەڵە جوانە هەن لە جیهاندا کە بریتین لە سۆنامی و زازار. لە پارێزبەندەکانی بێرکریک لە ئۆنتاریۆ لە دایک بوون. زازار و سۆنامی چیرۆکێکی زۆر جوانیان هەیە، باوانیان وەک بێچوو بەجیان هێشتە بوون و بردران بۆ پەناگا و لە هەمان شوشە خواردنیان پێدراوە و پێکەوە گەورە بوون وەکو دوو کۆمەڵی نزیک لە یەکتر. باوکەکە پڵنگێکی ڕەش بووە لە کاتێکدا کە دایکەکەی مێی شێر بووە. فەرمانبەرانی پارێزبەندەکە لێکیان جیاکردنەوە کاتێک کامەڵ بوون، بەڵام ئەم پشیلە گەورانە خەمبار و بێتاقەت بوون و ڕەتیان کردەوە خواردن بخۆن تانیان گەڕێنەوە لای یەکتر. دوای ساڵانێکی کەم و دژی هەموو سەختیەکان، سۆنامی و زازار بێچووەکانیان بوو و هەردووکیان بێچووی دووڕەگیان بوو. لە کاتێکدا بێچووەکانی سۆنامی ڕەنگیان سپی بوو و بێچووەکانی زازار ڕەش بوون و ئەوەی سەرنجڕاکێشە ئەوەیە کە دڵخۆش و تەندروستن. پەناگەکە پێکەوە کۆی کردوونەتەوە و لە دوور لە ڕای گشتی هێشتویانیانەتەوە. زیبرۆید ناوێکی کۆکەرەوەی کەرەکێویەکە و بەکاردێ لە کاتێکدا کە یەکگرتنی نێوان کەرەکێویەکی نێر و ئاژەڵێکی مێ لە خێزانی ئەسب دەکرێت و ئەم دوو ڕەگا لە سروشدا ڕوونادات و زۆرێک لە گوێ درێژەکان ئەکرێت لە دایک بن بە شێوەیەک لە شێوەکانی کورتە باڵایی و نەزۆکی و بەردەوام چەندین ئاژەڵی تری جیاواز هەن کە ئەکەونە ژێر کۆمەڵی زیبرۆیدەوە کە لەوانە گوێ درێژ و ئەسپ و کەرەکێوین. ئەم ئاژەڵە ناوازانە وەک هەمیشە بێچووی ئاژەڵی مێینە ئەبن و هێڵەکانیش لە کەرەکێوی نێرینەدایە. تۆش لە کۆمنت پێمان بڵێ کە کام لەم ئاژەڵانە زیاتر سەرنجی ڕاکێشایت و زۆر سوپاستان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدیۆکەم بوون. ئەگەر ڤیدیۆکەمتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدیۆیان بۆ بکەن و هەروەها شەیریشی بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا و لە بیرشتان نەچێت ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی من ببینن ئەوە هەر ئێستا سبسکرایبی کەناڵەکەم بکەن و زەنگۆڵی تەنیشتی سبسکرایبەکەش چالاک بکەن و لە بیرشتان نەچێت هەر ڕەخنەیەک یاخود پێشنیارێک یاخود بیرۆکەی ڤیدیۆیەکتان بۆ کەناڵەکەی من هەیە ئەوە هەموویم لە کۆمنتی ئەم ڤیدیۆیەدا بۆ بنووسن و ئینشاءالله بە زووترین کات وڵامتان دەدەمەوە
و دووبارە و سێبارە سوپاستان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدیۆکەم.